ساڵتان لێبێت بینەرانی کورسان دوست من ئاڕۆتۆفیقم ئەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. لە ئێسادا بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە عێراق وەرەبی کوردستان دەستی پێکردووە و ئاراستەی وتاردان و هەروەها سیاسەتکردن و بەرنامەی هەڵبژاردننی لایەنەکانیش بەڕوونی لەلایەن دەنگدەر و هاوڵاتیان هێرێمی کوردستان و عێراقەوە دیارە. ئێمە ومانەزانین کاتێک کە سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان باوڵ جەلال تاڵەبانی ڕاستەوخۆ کە خۆی لە وتارەکانیدا مخاتەبەی خەڵکیە کات و داوایان لێکا کە هەڵبژاردنێکی گرنگ لە ڕێیە و خۆتانی بۆ ئامادە بکەن ئەم هەڵبژاردنە جیاوازە لە چاو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دیارە بێهۆکار نییە. هەمومانەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا لە داهاتووشدا بە ئاراستەی استراتیژی و بەرنامە و قوڵایی پلانەکانی لە بەغدا کارەکە بۆ چونکە ومانەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان سەرڕای ئەوەی کە هێزیشی کوردستانی پتەوی خاوەن بڕیارە لە هەرێمی کوردستان و ناوچەکە لە عێراقیشدا بە هەمان شێوە هێزێکە متمانە پێکراو و هەروەها تاقی کراوە وهروەها قسەی ئەڕوات لای زۆرێک لە هێزە سیاسی عێراقیەکان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر گرنگی وتارەکەی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی کە ئاراستی خەڵکی کوردستان و عێراقی کردبەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە گرنگی وەربگرن و بچن دەنگ بدەن و دەنگیش بدەن بەو لایەنەی کە داکۆشیەکە لە مافەکانیان لە بەغدا و هەروەها دەنگدەر چۆن خۆی بدۆزێتەوە لەوەی کە چ لایەنێکە لە بەغدا داکۆشیەکە لە مافەکانی بە میوانداری برای بەڕێزمان دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمایە. دکتۆر گیان بەخێر بێت. سوپاس دەکەم ئەم کاتت باش. ئەم کاتی جەنابیشە باش. ڕەشیقیش بوویت سوادارم ئاوا جوان و گەنج و تەندروست باش. چاوە جوانە و زۆر سوپاس دەکەم. پڕشکی جوانی جەناب تەلێمان قوربانەوە خۆتان هەر جوان و ڕازاون. دکتۆر گیان زۆر خۆشحاڵم کە گفتوگۆکەین لەسەر تەوەرێکی زۆر گرنگ کە ئەویش بەڕاستی وانەزانین بەرەو ینی ئێسمە لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقین هەموو لایەنە سیاسیەکان بە عێراقی و کوردستانی خۆیان ساز و ئامادە کردووە ینی بەرنامەی هەڵبژاردننی خۆیان وهروەها بەرنامەی کارکردنیان بۆ 4 ساڵی ئایندەی عێراق قسۆتە ڕوو. ئێمە دێنە سەر وتارەکەی سەرۆک باوڵ کە تێدا نەخشە ڕێگای کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان دیاریەکە بۆ 4 ساڵی ئایندە لە عێراق ئەویش کە داکۆشیکردنە لە خەڵکی کوردستان. وتارەکە سەرنجەکانت لەسەری چیە خاڵە گرنگەکان کە تۆ ئەتەوێ قسەی لەسەر بڵێ سوپاستان دەکەم کاکە هاوڕێ و هەر لە خۆشییا بن و بە هیوام بانگەشەیەکی ئارام و هێمنانە بێت و دەنگدانێکیش بێ کە ئەم جارە ژوک و جارانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی زۆر بێنێ و کورد بە بەهێزی یەکێتی بەهێز بێ لە بەغا. تۆزێ ئەدگەڕێنمەوە دوا و ئەنجا دێمە سەر ئەسڵی وتارەکە. ئێمە ئەبێ بزانین کە باز لە وتارێکی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەخاتە ڕوو بۆ خەڵکی کوردستان. باش ئێمە ئەبێ بزانین بناغە و بنەمای بەهێزی ئەم وتارە لە کۆ سەر چاواگرێ. ئەمە ئەکەین بە خاڵی یەکەم. زۆر باش. دیقەت بە جەنابی مام جەلال هەزار ڕەحمەتی لێبێ کە سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەتوانم بڵێم وەکو ئەڵێن سیاسی عێراقیەکان ئەڵێن دووبارە بوونەوەی مام جەلال ئەستەمە و ئێستا دەرەکەوێت سەنگ و قورسایی و پێگەی سیاسی مام جەلال یعنی چی لە عێراق و بۆ عێراقی ئێستا بۆ ناوچەکە و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. قەناعەتی بەوە هەبوو کە ئێمە ئەبێ دوو پێکهاتەی گەورەی ئەم عێراقە کورد و عەرەب ئەبێ ئێمە لەسەر بنەمای ڕقەبەرایەتی کار نەکەین، لەسەر بنەمای پێکەوە ژیان و هاوبەشی لە دروستکردنی بڕیار و هاوبەشی لە ئیدارەدانی عێراقە کار بکەین. ئێمە ئەبێ زمانێکی هاوبەش بدۆزینەوە لە نێوان کورد و عەرەبە. ئێمە ئەبێ وەکو میلەتی کورد ئەو دەست پێشخەریە بکەین کە بتوانین پردێکی پەیوەندی بەهێز لە نێوان کورد و عەرەبا دروست بکەین. کاکە هاوڕێ قسەیەکە کەم وەری بگرن لەم شاشەی ئێوە. ئەویش ئەوەیە یعنی جەنابی مام جەلال بە حینکەی سیاسی خۆی گەیشت بۆ قەناعەتێک. ئەو قەناعەتە بۆ مێژووی کورد گرنگە و بۆ ئایندەی کورد گرنگە. ئەویش ئەوەیە
بە درێژایی مێژووی پێکەوە ژیانی کورد و عەرەب لە خاچی عێراقا تاکە کێشەی سەرەکی نەپارە و نەنەوت و نەبوجە و نە هیچ شتێکە تاکە کێشەی سەرەکی نەبوونی پردێکی پەیوەندی متمانەیی بەهێز لە نێوان ئەم دوو پێکاتەیە کە بیانگەێنێ بە یەکتری ڕاست تاوەکو ێستا ژەناڵێنین بەدەزەوە بێگومان زۆر ڕاستە ئێمە ئەمانەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان و دیدگای هەزار جار خوا لێی خۆش بە جەنابی مام جەلال ئەمە بوو کە ئەویست پردێکی پەیوەندی متمانەیی بەهێز دروست بێ زمانێکی هاوبەشی بە بەهێز دروست بێ کە دیدگای ئێمە ڕەسەنایەتی ئێمە نیەتی پاچی ئێمە وەکو میلەتی گور بگەێنێ بە عەرەب ئەزانی هەمیشە یعنی جەختیەکردەوە لەسەر چی ئەیوت پەیوەندی کللتوری دروست بکەن ئەیوت هەوڵ بدەن تۆ سەریکە ینی ئەیوت هەوڵ بدەن کەسایەتە سیاسی عێراقیەکان عەرەبەکان داوەتکەن بیان هێن بۆ ئێرە بیان بۆ سلێمانی با ئێمە ببینن ئەیوت توراس و تەریخ و مێژووی پێکەوە ژیان و خزمەتکردنی زمان و کەلتوری عەرەبی لەلایەن زانایانی کوردەوە بکەن بە عەرەبی بینێ با بزانێت چیمان بۆ کردوون سیاسەتە حەکیمانەیە زۆر ینی کەبیری لێکەیتەوە ئێستا ئێمە ئەومانەوێ ئەزانی بە خۆی گرنگەکەی ئەوەیە ینی بناغەکەی دانا سەر بناغەکەی دانا و من ویستم ئەوە بڵێم ینی ئەوە بخەمەڕوو کە جەنابی مام جەلال ئەم بناغەی دانا بۆ ئێمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەی فێری ئێمە کرد کە مەسئلەی کورد لە بەغدا پی ئەوترێ قوڵایی استراتیژی پێگەی کورد لە بەغدا مەسلەیەکی نیشتیمانیە مەسلەیەکی دستوریە مەسلەیەکی ئینسانیە مەسلەیەکی پێکەوە ژیانە مەسلەیەکی سیاسیە نەک مەسلەی ڕقەبەرایەتی مەسەلەی خاکە نەتەوەیە یعنی زۆر گرنگە ئێمە بزانین هەتا ئەو زاتە لە بەغدا بوو یەک ڕۆژ موچەی ئەم خەڵقی کوردستانە دوانەکە لە بەغداوە یەک ڕۆژ ئەزانی لە دواییە هەموو ئەزان هەموو خەڵقی کوردستان ئەزانن کە ناکۆچیشی سیاسی لە نێوان سەرۆکی هەرێمی ئەو کاتە و سەرۆک وەزیرانی عێراقا ڕوویدا و ئەوە بووە هۆی ئەوەی کەوە ئەم با بڵێن نەکبەیە ئەم ناکۆچیە بکەوێتە نێوان هەرێمی کوردستان تا ئێستاش بەردەوامەوە با بڵێن شاخێکی بەفرین و جەدیدی دروست کرد لە نێوان هەرێمی کوردستان کەواتە ینی بێهۆکار نییە خیتابێکی لە ئێستادا کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بابڵ جەلال تاڵەبانی ئاماژەی پێکا و دیدگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە ڕوونەکاتەوە بۆ خەڵک کە پێویستە قوڵای استراتیژیمان بەغدا بێ و وەکو جەنابی شدوتت ینی لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش کێشەی کورد لەگەڵ بەغدا موچە نییە نەود نییە ینی پارەی داهات نییە کە ینی ئەم کێشە و گرفتە گەورانی لەسەر دروست بووە کێشە ئەساسیەکانە کە مافە بەڕاستی مافە وەکوتم دروستکردنی پردێکی پەیوەندی بەهێزە دروستکردنی متمانەیە بنیادێکی مرۆیی سیاسی ئیداری نیشتیمانی بەهێزە دێمە سەر وتارەکەی سەرۆکی نیشتیمانی کوردستان سێ خاڵی من سێ خاڵ هەڵە بژێرم بۆی دوای نەڵی کاتمان نەماوە ئەنجا وەردەوردەچمان هەیە گفتوگویشی تێروتە سەلەکەی خاڵی یەکەم دیقەت بە لە ڕستەیەکی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ عێراقێکی بەهێز کورد بەهێز وانە کورد بەهێز بێ عێراقیش بەهێزە بێ یعنی ئەم دوانە دوو پەیوەندی ڕاستەوانە لەگەڵ یەکتریە عێراق بەهێز بێ کورد بەهێزە بێ باش کورد بەهێز بێ عێراق بەهێزە بێ تاقیش کراوەتەوە لە ڕابردووەم دەنجا تۆ دیقەتی جوانی ئەم ڕستەیە بە من ئەمەوێ کاکە هاوڕێمەجالم بی خەڵک تێبگەێنین خەڵکی کوردستان کە ئێمە ئەڵێن دەنگبان بۆ لیستی یەکێتی کە ئەڵێن دەنگبان بۆ یەکێتی لەبەر ئەم هۆکارانەیە زۆر باش ئەم جوملەیە ئەم ڕستەیەکی سەرۆکی یەکێتی یعنی چی ئێمە وەکو میلەتی کورد دەبێت چۆن بیر بکەینەوە دەبێت یەکێتیان نەبیر بکەینەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان ئەڵێ ئەوە ئەدا بە گوێمانە کە ئەڵێ ئێمە لەسەر مەبدەئێک کارەکەین لەسەر بنەمایە کارەکەین کە بریتە لە بنەمای تەواوکاری بنەمای تەواوکاری یعنی ئێمە لە عێراقا ئێمە لە ڕووی ئیدارەوە ئێمە لە ڕووی پێک هاتەیەوە ئێمە لە ڕووی دەوڵەتدارەوە ئەبینە بەشی تەواوکەری عێراق هەروەکو عەرەب ئەبێتە بەشێکی تەواوکەری عێراق
بنەمای زاڵبوون نییە، بنەمای براگەورەی نییە، بنەمای ژێردەستەیی و سەردەستەیی نییە، بنەمای هاوبەشیە. بنەمای چەند جوانە. یعنی ئێمە زیلەت قوبوڵ ناکەین، ئێمە سەرشۆڕی کەس نین، ئێمە شتی زیایمان داوا نەکردووە، ئێمە برابچووکی کەس نین، بەڵێ هەروەک کەسیش بە برابچووکی خۆمان نازانین. ئێمە داوای هاوبەشیەکەین، داوای ئەوەکەین پێکەوە بژینە عێراقا، داوای ئەوەکەین بەیەکەوە بڕیار بدەین لە عێراقا. ئەمەیە عێراقە کە بەهێزە، کورد بەهێزەتی هەیە. جام داواکاری ژانی هیچ نەنگیەکی تیان نییە، بۆ چونکە لەبەرەوە وەکو وەرد سەرۆک باوەڵ لەو تارەکەی ئاڵێ هەموو بڕیارە قورسەکان لە بەغداوە درێگەر بمانێت و نەمانێ بەڕاستی. زۆر ڕاستە ئەزانی کاکە بە هاوڕێ ئێمە بەشێکی لەو دەوڵەتێکە پێوتە عێراق، ئەزانی هەرێمی کوردستانی عێراق، بۆیە دەبێ هەرێمی کوردستان داش عێراق، بەڵێ بۆیە دەبێ قوڵایی استراتیژی ئەمە لە بەغدا بێ، بۆیە دەبێ قوڵایی ینی پێگەی ئێمە پێگەیەکی قورسمان هەوێ لە ناو بەغدایە. من ینی پێشنیاری ئەوە کەم کە لە داهاتووە هەندێک لە کۆبوونەوە گرنگە کات بەولێرە بەغا مەکتەبی سیاسی بەغا. بەڵێ خۆ بۆ منێکی شوانی کوردستان لە ڕابردوو بەشێکی مەکتەبی سیاسی بردوتە، من بەشێکی مەکتەبی سیاسی بردو هەندێک لە کۆبوونەوە گرنگەکانش برێتە ئەزانی شتێکی پێوتێ هاوبەشی نیشتیمانی، مەبدەیەکی پێوتێ هاوبەشی نیشتیمانی. ئێمە ئەمانەیە لەگەڵ بەغدا هاوبەش بین لە نیشتیمانێکە کە ناوی عێراقا. ئێمە ئەمانەوێت لە بڕیاردان لە پەیوەندیەکانی عێراقا بەشدار بین، بڕیاردان لە ئیدارەدانی عێراقا بەشدار بین. ئێمە لە کۆنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەر ئەمە کردووە. تۆزانی هەزار ڕەحمەت لێ بێ مام جەلالیشێ لە ڕستە مهمەکانی چی بوو؟ هەمیشە ئەیوت عێراقێکی دیموکرات کە کورد و عەرەبی تیا بحەسێتەوە وەکو کوبرە. ئێمە قەت دژی عەرەب نەبووین کاکە، و لەگەڵ ئەو لایەنانە شانین کە دژی عەرەبن. من ئەمەد بۆ سەلمێنم تەماشاکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاو لایەنێکی تری بەرامبەرە، کورسی کەمترە لەو ڕاست، کەچی قووەتی زیاتر لە بەغا، کورسی لە بەغا کەمترە کەچی قووەتی زیاترە، قسەی زیاترە، خوا پێگەی سیاسی زیاترە، پێگەی ئیداری زیاترە. هەر کێشەیەک بە یەکێتی حەلێکا لە بەغا. ئەم حساب بۆکردنەوە، ئەم قورساییەوە، ئەم پێگەیەوە، ئەم ینی چۆنەڵی بەشداری پێکردنی یەکێتی لە قەرارە گرنگەکان لە بەغدا و هەندێک جاریش خاترگرتنی هەرێمی کوردستان لە پێناو یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک و سەرکردایەتیەکەی، یعنی توێن بڵین بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەڕێتەوە بۆ ئەو بنەما فکریەی، ئەو بنەما ئایدۆلۆژیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا باوەڕی پێێتی کە بریتیە لەوەی کە ئێمە دۆستی بەغدای دەبێ بۆ ئەوەی دوور بین لە شەڕ و شۆڕ، بۆ ئەوەی بە ئاسوودەی بژین، بۆ ئەوەی مافی دستوری، مافی ئابووری، مافی سیاسی، مافی ئیداریمان پارێزراو بێ، دەبێ ئیعلانی پێکەوە ژیان بکەین لە بەغدا، نەک ڕقەبەرایەتی، نەک هەڕەشەکردن. ئەی بە هەڕەشەکردن هیچین نەبوو بەڕاستی بینیمان هەڕەشەمان بینی، هەڕەشە مەعاشی بڕی، هەڕەشە پەیوەندی بڕی، هەڕەشە پردی ئەو پردەی شکان کە یەکێتی چەندی ساڵ بوو، کە کورد چەندی ساڵ بوو کە کاری لەسەر دروستکردنیە کرد. هەڕەشە چی کردەوە ئەم میلەتە؟ لەبەرەوە ئەو من ئەمەوێ بە خەڵکی کوردستان بڵێم بنەمای یەکەم کە یەکێتی بنەمای دروستی یەکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان بیری پێ ئەکاتەوە ئێستا یەک دوو ڕستەی یەکەمی وتارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتیە لە پێکەوە ژیان بە شێوەیەکی تەواوکاریانە. ئێمە عێراق تەواو ئەەکەین، عەرەب عێراق تەواوەکە و پێکەوە هاوبەش ئەبین لە بەڕێوەبردنی عێراقا. کەس براگەورەی کەس نییە، کەس برابچووکی کەس نییە. ئێمە هاوبەشین، مافی هەموو مافەکانمان دەبێ پارێزراو بێ لە عێراقا. ئەمە پەیامی ئێمە. بەم استراتیژە توانین ئێمە لە داهاتووە مافەکانمان لە بەغدا بەدەست بێنین و یەکێک لە خاڵەهرە گرنگەکانی ژەڕابردوو، ینی ئێمە بیرمان نەچێت. خۆ بۆ نمونە ئەو هەوڵانی کە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دای و بە چەندین سەردانی یەک لە دوایەکی ینی کاقوبات بۆ بەغدا و تیمەکەی بۆ بەغدا لە ڕابردوو ئێخۆمە چێ ئەم پردی پەیوەندی دروست کردەوە، چێ ئەم متمانەی دروست کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووکەواتان ڕێبازە بەردەوامە. ئەمە 22 گەڕی یەک لە دوایەکی کاقوبات تاڵەبانی بوو بۆ بەغدا کە ماوەیەکی دوور و درێژ زیاتر لە ساڵێکی خایان بەردەوام خەریک بوو
بۆ ڕاستکردنەوەی ئەو دیدگا غەڵەتەی کە لە بەغدا دروست بوو لەسەر کورد و زۆر سەرکەوتوانە توانی بیگەێنێتە ئەنجام و دوای ئەوە گەیشتینە ڕێکەوتن لەگەڵ بەغداد و یەکەم و چەشات ئەوە ئەبێت تەسبیت بکرێ و ئەبێ خەڵک بیزانێ و ئەبێ خەڵک ئاگاداری بێ دێمە سەریش بێگومان باوەژە لە سەری بۆسین تۆزە دکتۆردان جا تۆ سینە سەرەوەش بینە سەر ڕێکەوتنەکان خاڵی دووهەم یەکێکی تر لە ڕستەکانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەڵێ ئێمە بە دەستور لە دەستوری عێراق توانای ئەوەمان هەیە کە کێشەکانمان ئەوانەی کە ئەو کێشانەی کە هەمانە چارەسەری بکەین باش تۆ سەر ئێمە دوو ڕەهەندی زۆر جوانی تایە باش ڕەهەندی یەکەم ئەوێ پێمان بڵێ کە ئێمە ماندوو بووین بە دەستوری عێراقەوە ئەزانی مافی کورد پارێزراوە لە دەستوری عێراق فیدراڵیەتی هەرێمی کوردستان دانپیانراوە لە دەستوری عێراقیە زمانی کوردی بە مادەی 4 دانپێنراوە لە زمانی لە دەستوری عێراقیە بەڵام نەگوەکو وجود وەکو بەکارهێنان ڕاست وەکو زمانێکی تر شان بەشانی زمانی عەربی لە ناو عێراق بینینەوە تا بەڵێ دەستگا ڕستەکانی حکوومەتی عێراق بێگومان ئەمە خاڵێکی تر مەسئلەی دروستکردنی با بڵێن هەرێمی کوردستان مەسئلەی عەلاقەی بینی ئێمە و بەغداد ئەم بنەمایانە لە ناو دەستوری عێراقیە هەن مەسئلەی مادەی 140 کە گرنگترین مەسئلەی مادە جێناکۆکان مەسئلەی نەوت و غاس شەراکەتی نەوت و غاس ئەزانی قانونی نەوت و ئەمانە هەموو لە ناو دەستوری عێراقیە زۆر بە جوانی بەڵێ بەڕوون کراوە زۆرینەی عێراقیەکانیشی پێدراوە بۆیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەم هۆکارانەی کە باسمان کرد و هۆکاری تریش کە تەواوکەری ئەمانن شەرعیەت ئەدا بە دەستوری عێراقی بۆ ئەوەی بیکا بە بنەمای چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئەگەر خۆ ئەم دەستورە کە هەیە و کوردیش دەنگی پێەوە عەرەبیش ینی خۆی زۆرینەی عەرەبیش دەنگی پێداوە ئێمە بۆ خۆمان ئەگەر لە کوردستان ینی باوەڕمان بۆ دەستورە نەبێت ناتوانین مافەکانمان بەدەست بێنین و ئەگەر لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان پێداگر نەبن و هەمویان کۆدەنگ نەبن لەسەر ئەم بابەتە ناتوانن مافەکان لە بەغدا بەدەست بێن بۆ یەکێتی هەمیشە وەکو چۆنەڵی یەکێک بووە لە سۆرشوارەکانی ئەم مەجالە و ینی داکوشیکارێکی سەرسەخت بوو و هەمیشە لە بەغدا پێداگر بوو لەسەرەوەی کە دەبێ بگەڕێنەوە بۆ خاڵە سەرەکیەکانی دەستور ئەنجا مافەکانی کورد دەبێت بەدەست بێت پێ دوایە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە لە داهاتووە داکۆشیکارێکی بەردەوام و سەرسەختە بێ بۆ ئەم بابەتەوە توانێت ئەگەر ینی لە کوردستانە هاوپەیمانی تەواوەتی و ڕاستەقینەی هەبێ ئەم بابەتە لە بەغدا کاکە هەوڕە من باسی ئەوم کردو جارێکی تر هەر لەم بەرنامەی جەنابەت ئێمە پێش هەموو شتێ ئەگەر بمانەوێت دوای ئێمەوە سەر خاڵش کەشماوە ڕستەیش کەشماوە باسی کەم ئەگەر مەجالە بوو ئێمە ئەگەر بمانەوێ یەک قسە بین لە بەغدا یەک قسە بین ئەگەر بمانەوێ پێگەمان پارێزراوە بێ لە بەغا کورد باسی کوردەکەم ئێستا دوای دێمە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی چێ لەمە ئێمە ئەگەر بمانەوێ پێگەی کورد بەهێزتر بکەین لە بەغدا ئەگەر بمانەوێ بە فعلی ڕۆڵمان هەبێت لە بەغدا دەبێ خاوەنی یەک گوتاری سیاسی بین ینی گوتارێکی سیاسی موحد خطابێکی سیاسی موحدمان هەبێ یەکگرتومان هەبێ لەبەر دوو سەبەب سەبەبی یەکەم قورسایی یەک دەنگ لە چەند دەنگێ زیاترە دوو حکوومەتی بەغداش حکوومەتی ناوەند حەز ناکات لەگەڵ خطابی جیاوازە قسە بکە حەز دەکات لەگەڵ یەک خطابە تەعامل کە یەک خطابی سیاسی موحدە تەعامل کە ئاسانترە بۆیش طبعا ئەزانێ ینی لە نەزڕەی تۆ تێگە لە دیدگای تۆ تێگە تۆ چی دەوێت ئەزانی و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە یەکدەنگ بین ئەوەندە زیاتر ئەتوانین مەشغوڵی بەرژەوەندیەکانی کورد بین لە بەغدا زیاد لەوەی کە مەشغوڵی یەکتری بین لە بەغدا ئەزانی خاڵەشی گرنگەوە بەڵێ ئەمەش خاڵێکی تر خاڵێکی تر کە هەیە کە من بەلامەوە زۆر گرنگە ئەوش ئەوەیە ئێمە ئەبێ ئەو دیدگایەشێتی نیشتیمانی کوردستان بە هەند وەربگرین کە پێی وایە ئەبێ دەنگی کورد دەنگێک بێ کە شخصێتێکی معنەوی کورد دروست بکات لە بەغا ئێستا بۆ ڕوونەکەمەوە چۆن زۆر باش کاکە هاوڕێ ئەمە فرۆید باسیەکە شخصێتی معنەوی فرۆید باسیەکە جا من ئەمێ خەڵک تێبگەێن و بۆی کە بزان ئێمە چی ینی
کاکە کە ئێمە ئەڵین سەرۆکێکێتیم قساناکە کە ئێمە ئەڵین دیدگایەکێتی ئەمەیە بۆ بەغدا بۆ عێراق بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ ئایندەی عێراق خەڵق بێ کاکە هەوڕێ ئێمە واجبی ئێمەیە بەڕاستی خەڵک وەکو کادریەکێتی خەڵک تێبگەێنی ئەبێ واقعی بین لەگەڵ ئەوانی ئەبێ تیان بگەێنین کە ئێمە بۆ ئەم قسانە ڕاشکاو بێگومان کاچی خۆم کاکە هاوڕێ تۆ دیقەتی ئەوە بە ئەگەر ئێستا مەسەرەن ئەمە پێ لە پێشمانە حوزێک ئاوا بێ باشە ئێمەش هەموو بەیەکەوە من و جەنابەت و ئەم برادرانەیەکی قاڵبێ سەهۆڵمان پێ بێ ئەیکینە ناو ئەم ئاوەوە پاش ماوەیە چی لێ ئەتوێتەوە من و تۆ هەرێکێک لە ئێمە ئەتوانین مشتی ئاو هەڵگرین بڵێن کاکە ئەمە ئاوی سەهۆڵەکەی منە ناتوان بۆ هەمووی جۆش درابێکەوە هەمووی تێکەڵ بۆ بەیەکەوە نەزڕە یەکێتی بۆ بەغا ئێمە ئەمەین جوان بیر لەوە ئەەکەینەوە کەسایەتیکی معنەوی بانە بێ چۆن کەسایەتی معنەوانە بێ کورد نەک یەشێتی دیقەت بە درێژایی مێژوویەکێتی قوربانی بۆ ئەم جملەیەداوە چۆن شخصێتێکی معنەی دروستکە وەرە نەک لە بەغا لە هەرێمی کوردستانیش بەرەی کوردستانی بیرۆکەی چێ بوو طبعا بیرۆکەی کوردستانی ناوی حیزبی نەهێشت شتێکی دانا کوردستانی بەرەیشی هاوبەش بێگومان ئەنجا لەوە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغداش هەمان دیدگایە ئەوێ کورد لە بەغدا بەهێز بێت چۆن خاوەنی خطابێکی سیاسی موحد بێت و ئەبێ ئێمە هەموو بەیەکەوە ئەم لەسەر ئەم دیدگایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیژ ئەکا کاندیدەکانی ئیژ ئەکەن بۆ ئەمە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیژ بۆ ئەمە ئەکا ئەزانی و داواکارە لەلایەنەکانی کەش بێنە سەرخەت بۆ ئەم قەزیە گرنگە بێگومان بۆ ئەوەی کە بتواری بە هەموو لایەکمان ئەو گوتارە سیاسی ئەو کەسایەتیە معنەویەی کورد دروستکەین لە بەغدا لە مێژووە مواجهەکردنی ئەم حەقیقەتە زۆر گەورە بووە کاکە هاوڕێشتی زۆر سێرت پێ بڵم قسەکەت بیر نەچێت تۆ جەنابەت نەناسی و ئەزانی کە پەیوەندیم لەگەڵ زۆربەی زۆری ئەو سەرکردانی عەرەبی ئێستا بەهێزەوە ینی زۆربیانە ناسم ڕاست من 2 مانگ پێش ئێستا لە بەغدا زۆچم بۆ بەغدا بۆ سەردانی کردن و بۆ مەحافیل و بۆ مەعاریزی دەولی و ئەمانم ئەمەی پێ دەڵێم با لەم شاشەی ئێوە وەریبگرن لە من زۆر باش ئەو جەنابی مام جەلالەی کە هەمیشە ئەیوت بڕۆن وەرن شعری جەواهیری بخوێنەوە و وەرن گرنگی بدەن بە زمانی عەرەبی و وەرن گرنگی بدەن بە تێگەیاندنی عەرەب و وەرن بە بیرکردنەوەی عەرەب قەزەی کوردی باسکەن و وەرن پردی پەیوەندی لەگەڵ عەرەبا دروستکەن و ئەچۆ مەحافیلەکانیانەی ئەو جوملەیە غەڵەتە چاچیکەنەوە بڕوا بکە لە ماڵ لەگەڵ مؤسسە فەرقی زۆرە تۆ ماڵ خصوصی خۆتەوە نیە چی دڵت بگری ئەوەی تیادانی بڕوا بکە چوومەتە ماڵی سەرکردەی عێراقی ئێستا عەرەب کە ڕەنگە سەرۆکی حیزبێکیش بوو بێ کە ڕەنگە سەرۆکی هێزێکی سیاسی گەورەش بوو بێ بڕوا بکە لە کتێبخانەکە ڕسمی مەمجرای دەڵواسیەوە ئێوە گەورەی فەخرە ڕاستی جێگەی شانازیە کاک هاوڕێ بێ بپرسین بۆ ئەبێ بڵێن کاکە مام جەلال چی بۆ ئەم زاتە کردووە ماکە تۆم پرسیارە و ئاراسی سەرکردن ئەی چۆن کاکی وەڵامیان ئەوەیە کە ئەڵێ باوک بۆ عێراق باوک بۆ عێراق گەورەی و ئێستاش حەزەکەم پێ بڵم کە من و تۆ قسەکەین من دوێنێ کە دوێنێ و پێدێک کە گوێم لە وتارەکەی سەرۆکی نیشتیمانی کوردستانە کرد هەمان بیرۆکەم تیا خوێنەوە کە ئێوە باوک بێ جارێکی کە ئێوە باوک بێ نەک بۆ کوردستان بۆ عێراقیش ئەزانی دکتۆر ینی ئەمە یە خەڵ پێشەی ژوسمەوە ئاماژە پێ بەمانی یەشێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو کاتێک کە ینی سەرۆک مام جەلال ڕابەرایەتیە کرد و سەرۆک مام جەلال بووە سمبولی هەموو عێراقیەکان و بووە ینی باڵاترین دەسەڵات و سەرۆک لە عێراقە کە یەکەمین کورد و سەرۆکۆماری عێراق بێەوە لە دوای ینی کۆچی دوای سەرۆک مام جەلالیش کاتێک ئێستا سەرۆک بابڵ جەلال تاڵەبانی سەرۆکایەتی یەشێتیەکە هەمیشە یەشێتی لە سیاسەتکردنیدا ینی نەرم بووە و زۆر جاریش لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لێرە و لە بەغداش این قوربانێکی زۆری دا
لە پێناو ئەوەی کە بۆ نمونە داکۆشی بکات لە مافی خەڵکی کوردستان هاتۆ لە هەرێمی کوردستان چۆنڵی سەودای لەگەر لایەنە بەرامبەرەکان کردووە لە حەقی خۆی خۆش بۆ بۆی کە مافی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستور و یاسادان پیانراوەکانی عێراقا بۆ خەڵکی کوردستان بێنێتەوە. ئەم باجدانەی یەکێتی لە ڕابردوو لێ ئێستا و لە داهاتوش لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەری عێراق کە ینی بەدڵنیاییەوە بەردەوامە بێت ئەتوانین بڵین ئەمە لە لای خەڵکی کوردستان چۆن تەماشاکرێەوە لە مێژوودا ئەمە چۆن بەڕاستی نووسێتەوە تا تۆ سەرکردە عێراقەکانم شاهدیادەن بۆ کەسایەتیشی گەوری وەکو سەرۆک مامجەلال. ئەمە دوو ڕەهەندی جیاوازی هەیە پرسیارە زۆر لە جێی خواتی دەست خۆش بن. ڕەهەندی یەکەم ئەوەیە کە ئەم نەزڕەیە یەکێتی نەزڕەیەکە ینی بۆ چوونێکە دیدگایەکە کە ڕەنگە لە لای هەندێک حیزبی تری سیاسی نامۆ بێ لەبەرەوە هەندێک لە خەڵقی ئێمە تەقبولی ئەوە ناکە کە ینی تەسەوری ئەوە ناکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەموو قوربانیی دابێ لە پێناوی ئەوە لە پێناوی برایەتە لە پێناوی مەسلەیەکی نیشتیمانیە لە پێناوی کەرکووکە لە پێناوی سلێمانیە لە پێناوی هەولێرە لە پێناوی دوهۆکە بەڵام خۆ بێ خەڵک تێبگەێنی وە لە وتارەکەی سەرۆک باوەڵی جا من ویستم ئەوە بڵێم ئێستا کاتی خۆم خاڵی سێهەمی وتارەکەی کاکبا وەڵامی ئەم پرسیارە ئەداتەوە زۆر باش ئەزانی لە وتارەکەیە ڕنگ ینی ئەوەی کە هەستت پێ کرد لە ڕستە لە یەکێ لە ڕستەکانی ڕنگ جوان زۆر جوان ڕنگدانەوەی دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەرامبەر بە قوربانیدانی یەکێتی ئێستا لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووە لە پێناو خەڵقی کوردستانە سێرکە یعنی هەوڵیدا ناسنامەی نیشتیمانی کوردی لەگەڵ ڕەهەندی عێراقیە جۆش بدات شتێک هەیە کە ئەم ناسنامە کوردیە لەگەڵ ئەم ڕەهەندە عێراقیە ئەبەستێ بە یەکەوە کە پێی ئەوترێ بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی نیشتیمان بەرژەوەندی ئەو نیشتیمانی کە کورد و عەرەبی تیاژی بەڵام سەربەرزانە ناسنامەی کورد پارێزراوەتیایە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دانی بەم خاڵەدانە ئێمە بۆستین یەک پرسیاری کە لێ بکە بەڵێ ئەڵێ ئێمە عفوکە ئێستا ئەڵێ ئێمە ڕاستە ڕەهەندێکی عێراقیمان هەیە ڕاستە ئێمە قوڵایی استراتیژی کارکردنمان لە عێراقایە بەڵام بە نەفەسی کوردی بە ناسنامەی کوردی بە لە دەست نەدان و بە ڕێزگرتن لە ناسنامەی کوردایەتی و کوردبوونی خۆمان لە بەغدا ئەبین حەقی تەواوی حەقی تەواو زۆر جوانە کاکە بۆیە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دانی بەم ڕستەیەشانات خوا بە ئەمەش بۆم ئەنجا پرسیارەکە مەسئلەی بوجە مەسئلەی موچە مەسئلەی نەوت مەسئلەی 140 مەسئلەی ناوچە جێ ناکۆکان ئەمانەی وەک کێشەی نیشتیمانی سیر کرد نەک وەکو نانکۆچی نێوان کورد و عەرب کێشەی نیشتیمانی زانی یعنی چی؟ یعنی چۆن کوردێک لە چارەسەرکردنی بەرپرسیارە عەرەبێکیش وایە لە چارەسەرکردنی بەرپرسیار زۆر مهمە کاکە ئەمە زۆر مهمە خەڵکی بگە مەسئلەیەکی نیشتیمانی یعنی چی کێشەیەکی نیشتیمانیە یعنی مشکلەیەکە ڕوبەڕووی یەخەی هەموو عێراقیشی گرتوتەوە لەسەرەوە بخوارەوە هەموو سەرکردە سیاسی حیزبەکانیش کورد و عەرەب بەرپرسیارن لە چارەسەرکردنی ئەم کێشانە چونکە بانە کێشەی نیشتیمانین نە کێشەی کورد بەتەنیا هەر لەسەر ئەم بابەتی وەڵای عراقی بوونە بات تۆزە بۆستین ینی زۆر جار لە ڕابردوو هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ینی یەکێتیان بۆ تۆمەتبارە کرد بۆ منە عراقچێتیەکە یاخود بۆ منە بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ عراق زیاتر نزیکەکاتەوە بەڵام ینی ئێستا کە خەڵکێک گوێ لە من و تۆ گرێگەر یەشێتی نەبێت بۆ نوە سەیر شاشەی کورسات نیوزەکە ئەڵێ باسی قوربانیدانی چی یەشێتیەکەن لە بەغا ئێخۆ قوربانیدان ئەمەیە کە جەنابەت ڕوونیەکەیتەوە ئەوانەیە کە سەرۆک باوڵ ئاماژەی پێداوە ئێخۆ ینی ئەوەی کە بەدەست هاتووە بۆ هەرێمی کوردستان ینی لەبەر چاوی ڕەشی ئێمە نییە کە بەدەزاتەوە ئەگەر یەشێتی و هەندێک لایەنی دیکە لە مەیدانەکەدا قوربانی نەدەن یخۆ قوربانیدان هەر بۆ نییە تۆ سنگت بنی بە فیشەکە وایە دکتۆر ڕاستە نەخێر حەزەکەم ئەوە ڕوونکەیتەوە زیاتر بۆ خەڵک زانی کاکە هاوڕێ شتێک هەیە زۆر گرنگە بیزانی خەڵکی کوردستان ئاگای لەمە بێ ئەویش ئەوەیە ئێستا ئەوەی پێی ئەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ڕوبەڕووی دوو مەشروعی گەورە بۆ تۆ لە دوای ساڵی 2005 ینی 2003 بۆ 5 بە دواوە ڕوبەڕووی دوو مەشروعی زۆر گەورە بۆ تۆ یەکیان مەشروعی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەیە یەکیان مەشروعی شامی گەورەیە لە هەردووکیان عێراق و ینی کورد کارکتەرە تایە گاڵێ
يعني یاریکردن وازیکردن لە ناو ئەو مەیدانە سیاسەیە زۆر وردی و زۆر عاقڵی ئەوێ لە نێوان دوو جەمسەری گەورەیە جەمسەری ئێران و جەمسەری غەرب تعاملکردن لەگەڵ عێراقا زۆر بە ژیرانە ڕازیکردنیان زۆر بە ژیرانە و بە جۆرێک تۆ بتانی تعامل لەگەڵا بکەی کە بەرژەوەندیەکانت پارێزراو بێ کە نازامەت پارێزراو بێ کە کیانت پارێزراو بێ ینی ئەبێ سیاسەتێکت هەبێ کە نەگۆڕ بێ لە ڕووی مێژوویەوە و لە ڕووی خەباتکردنەوە زانی ئێستا کاتی ینی دەمی خەباتی مەدەنیە و دەمی ئەوەیە ئێمە ڕاستە ئێمە ڕەنگە بتوانین بۆ منە دەوڵەتێکی دەرودراوسەی خۆمان ڕازیکەین لە خۆمان کاریان بۆ بکەین وەکو ئەبینین یعنی هەندێک لایەنیکە ئەچن بۆ لایەن و یەن و ئەڕۆن و مەساڵحانە پارێز بینەما ئەوە گرنگ نییە ئەوە گرنگە تۆ جارێ پێش هەموو شتێ باوکی خۆت لێ ڕازی بێ براکانت لە ڕازی بن لە ماڵەوە نەک دراوسێکم ئێمە لە ناو ماڵێکین پێوتە عێراق ئێمە ئەبێ جارێک خۆمان پێگەی خۆمان سەنگ و قورسایی خۆمان داکوتین بەهێزیکەین بە پێزیکەین لە ناو دەوڵەتی عێراقیە ئەو کاتە پەل بەهاوین لە ڕێی عێراقەوە پەل بەهاوین لە ڕێی پەیوەندیە مەشروعەکانمانەوە لە ڕێی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ دەوروبەر و بۆ وڵاتانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانی کاکە هاوڕێ دیدگای مەشروعی هەیە مەشروع دیدگای قانونی هەیە دیدگایشی ڕوون و ئاشکرا وازەحی هەیە بە خەڵق ئەڵێ خەڵقینە وەرن من ئاوا ئیشەکەم من یەکەم ئەمەوێ لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکانی کوردستانە کۆک بم دوو ئەمەوێ یەک ڕیزی خەباتمان هەبێ بەرامبەر بە غەیری خۆمە بەرامبەر بە غەیری کورد ئەڵێ ئامادەشم قوربانیش بم یاوێتی کاکی خۆم بەڵێ خاڵی سێ ئەمەوێ دەستی ئاشتی درێژ بکەم بۆ هەر لایەنێکی سیاسی ئەیەوێ چوار ئامادەم سازش لەسەر بەرژەوەندی تایبەتی خۆم بکەم لە پێناو دانانی استراتیژێکی یەکگرتووی موحەد بەرامبەر بە دەوڵەتی ناوەندی عێراقی بۆ ئەوی بتوانم مافەکانی هەرێمی کوردستان دەستە بەرکەم ئەمە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەموو مێژوویەکێتی بگەڕێ تەحەدای هەموو لایەکەکەم بە هەموو مێژوویەکێتیا بڕۆڕە خوارەوە باشە هەتا ئەم دەقیقەیە یەک پەیوەندی نامەشروعی نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە وتارەکە سەرۆک باڵیشانی ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگە لەسەر ئەو هاوسەنگی پاراستنی چۆڵی پەیوەندیەکان هەم لە عێراق لەگەڵ لایەنە عێراقیەکان و کوردستان هەم لەگەڵ یعنی بۆ نمونە وڵاتانی هەرێمایەتی و بە دیاریکراویش ئەمریکا ینی سەرۆک باوڵ ئاماژەی بۆدا کە ئێمە بۆ نمونە هەرێمی کوردستانمان پاراست لە کۆمەڵێک مەترسی گەورە کە لە سەردەمانی ئەو جەنگەی کە ناوچەکەی گرتەوە یعنی هەرێمی کوردستان پارێزراو بوو تەنانەت یعنی پەیوەندیشی باشی ئیجابیش یعنی لە نێوان بۆ نمونە ئێران و ئەمریکا کە چۆن لە دوو ڕکابەری سەرەکی سەربازی و سیاسی بوون یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان محورێک بوو کاکە هاوڕێ بزانە کە سیاسەتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند حەکیم بووە پەیوەندی پاراز لەگەڵ حکوومەتی عێراقیە هەتا ئەم دەقیقەیەش من ڕستەیەکی ڕئیس وزەرای عێراق بیرەخەمەوە محەممەد شیع سوودانی ئەڵێ هەر قەرارێک هەر بڕیارێک بدرێت هەر بڕیارێک بدرێت دەربارەی کورد بە فلتەری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان نەڕوا ئێمە پێڕازنی کەواتە حەکیم بۆ لە بەغا ئەوە یەک ڕاوەستە دوو تۆ بیرتە سەرۆکی کۆماری ئێران هاتەم شاری سلێمانیە باڵێ دوو سێ هەتا ئەم دەقیقەی کە قسەکەین پەیوەندی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وڵاتانی غەرب و ئەمریکایە دروستترین پەیوەندیە ئەی ئەمە حەکیمی نییە یعنی ئەمە ئەفلاطون ئەڵێ لا يجتمع النقيضان دشکۆ نابنەوە یەکێتی کۆی کردوێتەوە اجتمع بين النقيضين جمع بين النقيضين ئەزانی لەبەرەوە یعنی حەکیمی ئەمەیە جارێ وەکو وتم پێش هەموو شتێ ماڵی خۆت قایم بکەی یەکێتی ئێستا لە بەغدا توانای ئەوەی هەیە وەکوتم بە سەلمانەتی لە ڕێی لیستەکەیەوە لە ڕێی وەزیرەکانیەوە لە ڕێی کادیرەکانیەوە لە ڕێی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی
ئەم پێگەی کە پێی ئەوترێ پێگەی کورد بەهێز بکا لە بەغدا ئەم ماوەیە چەند کێشە هەبووە کە سەرۆکێکی نیشتیمانی کوردستان هەتا نەچووە چارەسەر نەبوو مشکلەی موچە مشکلەی دوورخستنەوەی ئەو شەڕێکە باسێکا مشکلەی شەڕی داعشی پێشتر مشکلەی پەیوەندی نێوان عێراق و وڵاتان مشکلەی نێوان هەرێمی کوردستان و هەندێک لە دەوڵەتی دەرودراوسێ سنوورشکێنی هەندێک وڵاتی دەرودراوسێ چه چارەسەری کردومان ئەوەی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان کرد یەکێک لە ینی پەیوەندی گرنگەکان لەگەڵ وڵاتە هەرێمایەتیەکان یعنی بەڕاستی وڵاتی تورکیاژ و لە ماوەکانی ڕابردوو ینی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیشی پتە و ینی چۆنڵی پاراستنی بەرژەوەندی هەردوو لای یەنە ئاراوە بە حەقەدەوە تا ئێستا دەوڵەتی تورکیا ینی کرانوویشی باشی هەیە بەڕووی هەرێمی کوردستان و لە نێویشاندام و لایەنە سیاسیەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە من پێم وابێ کە سیاسەتی وەستان بە مەسافەیەک لەگەڵ هەموو هێزە هەرێمایەتیەکان لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەگەڵ وڵاتە شەرقیەکانە لەگەڵ وڵاتە غەربیەکانە ئەم سەلیقەی ئێستا سەرۆکێکی نیشتیمانی کوردستانێتی سەلیقەی با بڵێن تەوریسی خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلالە و من زۆر دڵخۆشم بۆ من پێم وابێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم سیاسەتە و نەفەسە سیاسی هەیەی ئێستا بەو استراتیژ و حەکیمەی کە سەرۆکەکەی هەیەی ئێستا بەو قودرەت و توانە و بیرکردنەوەی کە ئێستا هەیە ئەتوانێ بۆ داهاتوو کاری زۆر زیاتر بکا بۆ هەرێمی کوردستان کاری زۆر زیاتر بکا بۆ کورد ڕەنگە ئێستا من و تۆ ئێستا خەڵقی کوردستان تەنها لە موچای ببینەوە کە موچە فعلەن یعنی یەکێکە لە گرفتە گەورەکان بەڵام بەشێکە لە ئەو بەرنامە و استراتیژی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لە بەغدا یەکێتی کار لەسەر دروستکردنی متمانەی سیاسی ئەکا هەر وەختێ دەوڵەتی عێراقی متمانەی لە سەدی دروست کرد لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەر وەختێ حکومەتی عێراقی ئەو متمانەی کە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکێکی نیشتیمانی کوردستان هەیەی دروستی کرد لەگەڵ لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستانە بڕوات هەبێ بچووکترین گیر و گرفت لە نێوان هەرێمی کوردستان و بەغایان نامێنێ ئێمە ئەبێ بەو عەقڵێتە بیرکەینەوە ئیش ئێستا کە ڕووی لە هەورازە سەرەولێژی نەکەی بیری تیژیشی ئەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی شکری فەزدێڵێ لەبەرەوە ئێمە ئەمانەوێ بەم عەقڵیەتە خەڵقی کوردستان ئەم ئاماژانەی کە ئەم چەند خاڵە سەرەتاییەی کە ئێمە باسمان کرد ئینشاڵڵا لە بەرنامەیەتە باشتر ڕوونی ئەم چەند خاڵە سەرەکی کە باسمان کرد ئەم چەند خاڵە بیدائی و بەرایی کە باسمان کرد ئەمانە دیدگای ڕوون و هەنگاوە بەراییەکان و سەرەتاییەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ تۆی خەڵقی کوردستان دەبا بەیەکەوە هەمومان هەوڵ بدەین بۆ سەرخستنی ئەم یەکێتیە ئەو لیستە ئەو توانە سیاسیە ئەو بەرخوردە سیاسیە ئەو حەکیمەی سەرۆکێکێتی بۆ ئەوی بتوانین لە بەغاس بینێ بەهێزەوە داوای مافەکانمان بکەین بەهێزەوە مفاوەزات بکەین بەهێزەوە بسازین لەگەڵیانە سیاسەتی سازان لەگەڵ ئەو هێزە ئەو قووەتە بردنەوەی ئەو لیستە دەنگی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم کێرڤە زۆر بەرزەکاتەوە ئەم ئاستە زۆر بەرزەکاتەوە هەمومان بەیەکەوە ئەو کاتە ئەتوانین کە استراتیژیەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزیەکانی خاکی کوردستان و خەڵکی کوردستان لە بەغا بپارێزین و برەوی پێ بدەین و بیکەین بە چەند خاڵێکی گەورە چەند پایەیەکی گەورە بۆ نەوەکانی داهاتوومان هەتا نەوەکانی داهاتووی ئێمە ڕەحمەتمان بۆ بنێرن ئینشاءڵڵا زۆر سوپاس بۆ دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو سوپاس دەکەم بەخێر بێت دووبارە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ